یانەی نەورۆز لە جامیانەکانی عراق گەورەترین برنەوەی بەدەستێنا دوای ئەوەی بە 9 گۆڵی بێبەرامبەر لە سەهەلی نەینەوای بردەوە و توانی خۆی بگەێنێتە قۆناغی 32 جامەکە و ڕوبەڕووی یەکێک لە یانەکانی خولی نایابی عراق دەبێتەوە. یاریەکانی جامی عێراق گەشتە قۆناغی 32 یانەی نەورۆزیش دوای گۆڵبارانکردنی میوانەکەی وەک نوێنەری یانەکانی پارێزگای سلێمانی گەشتە قۆناغی داهاتوو. یاریەکانی جامی عێراق بەردەوامی هەیە و یانەی نەورۆزیش دوای بردنەوە گەورەکەی بە 9 گۆڵی بێ بەرامبەر توانی خۆی بگەێنێتە قۆناغی 32 جامەکە و ڕوبەڕووی یانەکانی خولی نایابی عێراقیش دەبێتەوە. لە یاریگای خۆی یانەی نەورۆز میوانداری سەهلی نەینەوای کرد. جێمی یەکەم یانەی خاوەن یاریگا بەبێ هیچ مەترسیەک دەستی بە یاری کرد و دوو جاریش لەم گێمەدا تۆڕی گۆڵی میوانی بەسەر کردەوە لە ڕێگەی یاریزانان شوان مەحموود و ئاراز مستەفاوە لە خولەکەکانی 20-44 ئەو گێمەش بەو دوو گۆڵە کۆتایی هات. گێمی دووەمی ژیانەی نەورۆز بەبێ ئەوەی هیچ مەترسیەک لەسەر گۆڵەکەی دروست ببێت دەستی بە هێرشەکانی کردەوە و توانی 7 جاری تر تۆڕی گۆڵی میوانەکەی بهێژێنێت. لە ڕێگەی یاریزانان شوان قادر گۆڵێک و ئاسۆ ڕۆستەم هاتریک لە خولەکەکانی 62 78 و 88دا هەروەها یەحیا جەباریش بە هەمان شێوە هاتریکی لە خولەکەکانی 75 و 76 و 86دا تۆمار کرد. هەر لەم گێمەدا ڕاهێنەری یانەی نەورۆز توانی زۆرێک لە یاریزانە لاوەکان تاقیب بکاتەوە بۆ لێک تێگەشتنی زیاتر لە نێوان یاریزانان و سوودوەرگرتن لە یاریکردنیان لە خولەکانی عێراق. بە درێژایی هەردوو گێم یاریەکە یانەی میوان نەیتوانی هیچ مەترسیەک بۆ سەرگۆڵ یانەی خاوەن یاریگاش دروست بکات. لە کۆتاییشدا یاریەکە بانجامی 9 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی نەورۆز کۆتایی هات و سەرکەوتنی بۆ قۆناغی 32 جامەکە مسۆگەر کرد. یانەی نەورۆز بەشداری لە جامیانەکانی عێراق دەکات و دوای سێ بردنەوەی لەسەر یەک توانیوێتی 7 گۆڵ تۆمار بکات و تەنها 2 گۆڵیشی لەسەر تۆمار کراوە. بڕیارە دوای ڕاکێشانی تیر و پشکی قۆناغی 32 جامەکە نوێنەرەکەی سلێمانی ڕوبەڕووی یەکێک لەیانە بەشداربووەکانی خولی نایابی عێراق ببێتەوە. یانەی نەورۆز ئەم ساڵ جیاواز لە یانەکانی تری پارێزگای سلێمانی ئەم ساڵ بە 2 ئامانج بەشداری خولەکان دەکات کە بەشداریکردنیەتی لە خولی پلەیەکی عێراق و سەرکەوتنی بۆ خولی نایابی عێراق هەروەها لە خولی نایابی کوردستانیش دەیەوێت نازناوە کە بەرز بکاتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.